لە ساڵی 2017 نزیکەی 1200 کەس بە تۆمەتی ئەنجامدانی تاوانی جۆرا و جۆر سزای لە سێدارەدان و زیندانی هەتاهەتاییان بۆ دەرچووە و 2200 سکاڵاش لەسەر کەیسی دەستدرێژیکردنە سەر موڵك و ماڵی گشتی تۆمار کراوە. وتەبێژی سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئامار و چالاکیەکانی سەرۆکایەتی داواکاری گشتی بڵاو کردەوە. ڕایگەیان لە سەرجەم دادگاکانی تاوان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2017 5513 دۆسیە ڕەوانە کراوە. دادگاکانی نەوجەوانان 1954 دۆسیە بووە و لە دادگاکانی کەتنیش 17239 دۆسیە ڕەوانە کراوە. لە دادگاکانی بەرایش 7639 دۆسیە بووە. لە دادگاکانی باری کەسی 6088 دۆسیە ڕەوانە کراوە. هەروەها لە دادگاکانی لێکۆڵینەوەش 51029 دۆسیە هەبووە. جوڵاندنی سکاڵای داوای مافی گشتی 39 دانانی نوێنەر 332 نوێنەر دانراوە. بە دواداچوون بۆ 374 دۆسیە بە دواداچون کراوە لە دەستەی سەرۆکاتی داواکاری مافی گشتی. ئەو شێشانێک کێکلا کراوەتەوە لە دادگای تاوانەکان 2311 لە دادگای نەوجەوانان 1518 لە دادگای کەتنەکان 10848 لە دادگای بەراییەکان 3773 لە دادگای باری کەسیەکان 6209 لە دادگای لێکۆڵینەوەکان 40167 لە دادگای کارژێری 9. لە ساڵی 2016 کەمتر لە 1000 زیادە ڕۆی تۆمار کرا بۆ سەر موڵکی گشتی، بەڵام لە 2017 ئەو ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 2 هێندە. بە جۆرێک زیاتر لە 2200 زیادە ڕۆی تۆمار کراوە. بەشی زۆری ئەو کەسانی کە دەستدرێژیشیان کردووە بۆ سەر موڵکی گشتی بەرپرسانی حیزبی و حکومی بوونە. داواکاری گشتیش سکاڵای لە دژیان جوڵاندووە. ئەو ڕێژەیە کە داواکاری گشتی تحریکی داوای بۆ کردووە لە ساڵی 2017 داوا متعلق بە حەقی عام بووە و خۆشبەختانە بەشێکی زۆر لەو داوایانە حەسم بووە. ڕێکاری یاسایی پێویست گیراوەتە بەر دژی هەر کەس و لایەنێک کە زەوی میری گرتوتە داگیری کردووە و سەرپێزی کردوتە سەر زەوی زاری میری و یەکێکتر لەو مەهامە گرنگانەیە کە دەستگای داواکاری گشتی خۆشبەختانە ئیشی لەسەر کرد لە 2017 و 16 لە نهایەتی 2017 گەیشتن دەرەنجامێکی گرنگ، ئەویش ئەوە بوو هەڵوەشانەوەی خانەنشینانی نایاسایی لە باڵەکان بوو. ئەرک و ڕۆڵی داواکاری گشتی کە بەپێی یاسای ژمارە 159 ساڵی 1970 دانراوە بریتە لە چاودێریکردنی جێبەجێکردنی یاسا و کارگێڕیەکان و پارێزگاریکردن لە سیستەمی گشتی و چاودێریکردنی بڕیارەکانی دادگا و چاودێریکردنی کاری لێکۆلەران و کاتی لێکۆڵینەوەکان لەگەڵ دەستنیشانکردنی پێشێلکاریەکانی دەستە و دامەزراوەکانی هەرێم و گرتنەبەری ڕێکاری پێویست لەگەڵ ئەوەشدا بەشداریکردن لە پاراستنی خێزان و منداڵ، بەڵام زۆر جار لەلایەن یاساناسان و هاوڵاتیان گلەیی ئەوە لەو دەستگایە دەکرێت کە وەکو پێویست بەو ئەرکانەی هەڵنەساوە و زۆر جاریش بەلایەنگریکردن بۆ حیزبە دەسەڵاتدارەکان و بەرپرسانیش تۆمەتبار دەکرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.